ئارام یەکێکە لە بکوژانی محەممەد عەزیز پاسەوانەکەی مەڵبەندی سێی کۆمەڵی ئیسلامی کە شەوی 30/4/2014 لەگەڵ 3 کەسی تر لە بەردەم بارگای مەڵبەندی هەولێری کۆمەڵ بە شێوەیەکی درندانە پاسەوانەکەی کۆمەڵیان شەهید کرد. ئێستا جارێکی تر بە تاوانی ڕێگری و دزی و ساختەکردنی تابلۆی ئۆتۆمبیل تاوانبار دەستگیر کراوەتەوە. ئەمەش لە کاتێکدا لەسەر کەیسی محەممەد عەزیز 2 ساڵ زیندانی کرا، دواتر بە بڕیاری دادگا ئازاد کرا، بەڵام پارێزەرەکانی کۆمەڵی ئیسلامی داوایان کرد دادگا بە بڕیارەکەی دابچێتەوە. هەر بۆیە دادوەری کەیسەکە جارێک تر فەرمانی دەستگیرکردنی بۆ تاوانبارەکان دەرکرد، بەڵام ماوەی زیاتر لە ساڵێکە ئارام لەلایەن پۆلیسەوە نەگیراوەتەوە. لەو ماوەیەشدا خەریکی ئەنجامدانی تاوانی ڕێگری و دزی و ساختەکاری بووە. ئەمە لەسەر ئەو تاوانە ئیجرات دەکەین لە بەرەوەی پەراوی لێکۆڵینەوەی پێشتر ئەوە ڕەوانەی دادگا کراوە، ئەوەش پەراوی لێکۆڵین بۆ تەواو دەکەین و دەنێنێت دادگا و دادگا بڕیاری کۆتایی لەسەر دەدات. ئێستا لە کۆی 4 کەس لەو بکەرانەی کە محەممەد عەزیز ناسراو بە کاک قاسمیان شەهید کرد، 3 کەسیان لە چاکسازی گەورانی هەولێر دەست بەسەر کراون، بەڵام یەکێکیان هەڵاتوە بۆ دەرەوەی وڵات. پێدەچێت دادگا بە حکمی ئامادە نەبوو سزای بەسەر بسەپێنێت. پێویستە ئەم تۆمەتبارە بڕیارێکی دادگا بە حەقیاتەوە پێویستە سەحب بکرێتەوە. ئێستا بە پێزانەرەکانی ئێمە ئەمە سەحب کراوەتەوە و لە دۆخی ڕاگیرکردن لە تاوانێکی بچووکەوە بۆتە تاوانێکی گەورە هاتۆتە سەری. ئەمە سوپاسی خوایەوێ کە ئەمە بەڕاستی دادگا بگاتە بڕیارێکی دروست لە سزادانی بکەرانی ئەم تاوانە، چونکە بکەرانی تاوانەکەی شەهید محەممەد عەزیز کە ساڵی 2014 لەبەر پۆلیسی پاسەوانی بارگای مەڵبەندی سێی هەولێر بووە زۆر لەوە گەورەترە کە بە یەک کەس ئەنجام بدرێەوە. تاوانەکەش پێویستە پڕ بە پێستی خۆی بێ. سوپاس بۆخوای ئێستا 3 کەسیان لەوێن، بەڵام کەسی چوارەم وەکو زانیاری هەرێمی کوردستانی بەجێهێشتۆش حکومە درێ بە شێوەی نائاشکرا یاخود نائامادەی کە پێوترە حکومی غیابی و شمولی بە هیچ شێوەیە شمولی لێبوردنی گشتیش ناکات. دوجار تاوانەکەی قورسرە بێ، ئەویش ئەگەر خۆی تەسلیم کا زۆر باشترە. هاوسەرەکەی محەممەد عەزیز ناسراو بە کاک قاسم ڕای دەگەنێت ئەگەر دادگا لە کاتی خۆیدا لەسەر کەیسی هاوژینەکەی بڕیارێکی دادپەروەرانەی بەسەر ئەو تاوانبارە بسەپاند وایە، ئێستا ئەو نەیدەتوانی ماڵی خەڵکی تر وێران بکات. داوامان وایە بۆ دادگاکان بە تایبەتی بۆ حکوومەتی هەرێم کە بتوانن ئەوانەی کە ئەوی شەقی زەونانە دەکەن بە یەکجار سزادان بەسەریانە بەسە بۆ ئەوەی کە بتوان دوای بگەڕنەوە ناو کۆمەلگا و ئیشی ئەوها خراپتر و دزی و جەردەی و مەڵکاوڵکردنی خەڵک، یعنی هەقا یەکسەر سزاکان بەسەرات بسەپێنرێ لەبەرەوە کاری ئەوها قێزەون دووبارە نەکەنەوە بۆ بەرامبەر هیچ کەس، وەکو ئەوەی کە پەنایان بردۆتە بەر یعنی دزی و درۆزنی بەرامبەر حکومەتیش دەستگاکانی حکومەتی هەرێم، یعنی بە شێوەیە کە ناشیرینیان بکەن، بە شێوەیە کە بە تابلۆ و بە دزیکردن و بە نەوت و بە هەموو شتێک. بەپێی یاسا ئەگەر کەسێک لەسەر ئەنجامدانی تاوانێک دەستگیر بکرێت و دواتر ئازاد بکرێت، بەڵام دووبارە بگەڕێتەوە سەر ئەنجامدانی تاوان، ئەم جارە دۆخەکەی لە دادگا قورس دەبێت و دەبێت دادوەر سزای قورسی بۆ دیاری بکات، بۆیە چاوەڕوان دەکرێت ئەم جارە دادوەر بە توونترین شێوە سزای ئەو تاوانبارە بدات. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.